کۆیش هاوشێوەی شار و شارۆچکەکانی تر بۆ هاوکاریکردنی لێ قەوماوانی لافاوەکەی چەمچەماڵ هیمەتێکیان کردووە و دەیانەوێت هاوکاریەکانی لەم سنوورەوە بگەێنن بە قوربانیەکانی ئەوێ. من لە مزگەوتی خێرخوازانم لە کۆیە مامۆستایانی ئاینی هەڵمەتێکیان ڕاگەیاندووە و داوایان لە خەڵک کردووە بەدەم بانگەوازەکانەوە بێن و خەڵکیش بە پەرۆش و بە فراوانیەوە کارەستە و پێویستیەکان دەهێنن. من ئێستا یەکی لە سەرپەرشتیارانی ئەو کەمپینە دەدوێنم مامۆستا هاشم شیرەی. مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر ئەزێت نەبێ پێمان بڵێ هەڵمەتەکە چۆن بەڕێوە دەچێ و کاردانەوەی خەڵک چۆنە بۆ ئەمە. الحەمدولله زۆ سپاس لەخوای گەورە الحەمدولله خەڵکەکی یەکجار هاتیە هەموو شتێکیان هینایە پاریان هینایە لەخوای بەزیاد پارەش زۆر هاتیە جلوبەرێک سۆبە بەتانی دۆشەک ڕایەق هەموو شتێک هاتیە لەخوای بەزیاد الحەمدولله ئازوقە و خواردن هاتیە خەڵک الحەمدولله ئیستیجابە هەیە چکە خەڵکی کوێ لۆ هەموو کەمپینەکان لەگەردابە لۆ خەڵکی کوردانی تورکیای لۆ سووریای لۆ مەسەڵ ڕۆژهەڵات لۆ غەزا لۆ هەموو جێیەکی الحەمدولله کوێ الحەمدولله لەگەردابە لەخوای بەزیاد چاوەڕێ دەکەن زیاتر هەڵمەتەکە فراوان بێ و خەڵکیش زیاتر بێن لێستا بەدووە. بەڵێ بە تاکید چکەمە بەیانی کە دەکاتە چواردەی مانگونیە چواردەی مانگ کۆتایی پێدە من تاکیدم ئەلەوانەی لێرەش دێنە بێتەوە ئێستاەوە ئەو ڕۆشە هەموو ئەو ڕۆهاتیە ئەنیگەر هەتا هێوارێ شوێ بەردەوام بیلەوانەیە هەر ئێرە جێ نەبێتەوە بەسێ چا لۆریش بە ئەوە نەکاتن هەر نەگیرێ مواد دوشتەکە. بەڵێ ئەمە تاسەم گرنگە خەڵک لەم دۆخە بە پیلەم بانگەوازەوە بێت و هاوکاریەکان بگەێنن بە تایبەتی کە لە قەومانەکە تازێ و بۆ خاچی خۆمان بۆڵی بۆ کوردستانی باشوودا بەرێ تەمان هەموو شتێک لۆ کاتی خۆی خۆشە ئێستا لەوانەیە زەرور بلوانی دوایوانی شان بۆ شتەی نەبێتن خۆی ئەوانە و خەڵکەی وێن دەرێ پێشتر یارمەتی خەڵکییان دەدا و هاوکاری خەڵکی دیکەیان دەکرد بەڵام ئێستاوان لە خوان لیان قەومایە و چقەی دەخۆش وەکو هاوکاریەکە و مساعداتەکە و لە بۆ ئەو لێ قەوماوانەکە هەرچنە بدریان خۆش دەکاتن خۆش دەفەرم وتەعاون وەڵاهی ئەوەی کە زۆر پێویستە زەرور بێ زیاتر پارە چکە پارە هەموو شتێک دەکات ئەنی مەسەرم پارە بە هەموو شتەچی وەلحاصل دەدرێ بەزێ ساڵە منی دوایە توجارە جلوبەرش دەینوانێ قیاسی ئەو مارەی ئەو جلوبەرگیان نەبی وەنیە جارێ مەسەرەن دوور لە ڕووی جەنابتان پێڵاوێکی دەینیوانێ و پێڵاو لە بۆوی نەبیتن بەڵام ئەوەی کە ئاساییە و لە هەموو شتەچی دەبێ سۆبا لە هەموو مارەچی دەبێ فەرش لە بۆ مارش دەبی بەتانی لە بە هەموو مارەچی دەبی دۆشک لە بە هەموو مارەچی دەبێتن وەک دەستگای 1964 هەڵمەتێکی کۆکردنەوەی کتێبمان بۆ کتێبخانەی گشتی سەمسەوان ڕاگەیاندووە لەسەر ئەمە دەڵێتی تا چەند گرنگە خەڵکیش پشگیری لەم هەڵمەتەش بکە کە کتێبیش بەشێکی گرنگە بۆ کۆمەڵگاکەمان زۆر گرنگە وەڵای ئێستای وایە کتێبی هەر لە مارە ناخوینتەوە بیداتەنگ و هەر زۆر باشترە تەمانەوە شتەکی زۆر گەورەیەوە یەکەمین جارە شتەکی نوێیە تەمان ئەوەش هەر خێرە چقەی دەخۆ قابلە کابرای لە مارە کتێبەکەی دانەویت ئەوە چ لێ نابینی چخەی دەگەر بی بەخشێ بەخشین هەر بەخشینە ئەمەش هەر گرنگە بەرێ ئەوە بەخشینەکی دائیمیشە سەلەوانەیە شتە بدڕێ و کۆتایی بێ بەڵام کتێبە تا بینی هەر خێر و سەدەقە و جاریە مامۆستا نمونەتان زۆر بێ لەشتان ساغ بێ بەڵێ مامۆستا هاشم شیرەی پێشنەژ و تارخوێنی مزگەوتی خێرخوازانە لە کۆیە وەک باسی کرد خەڵک بە پەرۆشەوە دێ بۆ ئەم هەڵمەتە و داواشی کرد خەڵک پشگیری لە هەڵمەتی بەخشینی کتێب بکات لەو هەڵمەتی کە دەستگای 1964 ڕاگەاندووە و داوا دەکات بە پەرۆشەوە بسن بۆی چونکە وەگە ئاماژەی پێدا ئەمە خێرێکە کە بە بەردەوام دەمێنێتەوە چونکە کتێب پارێزگاری لێ دەکرێت و خێرێکی دوور و درێژە.